33 کەسایەتی فەڕەنسی نامەیەکی کراوەیان ئاراستەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی وڵاتەکەیان کردووە و داوای لێ دەکەن هەردوو پرۆژە یاسای ئاسایشی گشتگیر و جیاخوازی لە پەرلەمان بکشێنێتەوە. ئەو 33 کەسایەتیە لە فەیلسوف و زانای کۆمەڵناسی و مێژوو و پارێزەری یاسایی و ڕۆژنامەنووسان پێک دێن. پێیان وایە ئەو دوو پرۆژە یاسایە کۆتوبەندە لەسەر ئازادی بیر و باوەڕ و معریفە و فێرکردن و کار دەسەپێنێت. ئەو کەسایەتیانە ئاماژە بەوەش دەدەن کە ڕێدان بە پێشێلکاری ئەو ماف و ئازادیانە لە ڕێی ئەو پرۆژە یاسانەوە خەونی ڕەوتی ڕازڕەوی توندڕەوی فاشی مۆدێرن دەکاتە ڕاستەقینە و دەڵێن ئەم خەونەی ڕاستڕەوە توندڕەوەکانیش دەوڵەتێکی داپلۆسێنەرە کە حکم تێیدا لە یاساوە دەبێتە پۆلیسی. ئەو 33 کەسایەتیە داوا لە ماکرۆن دەکەن ئەو دوو پرۆژە یاسایە لە پەرلەمان بکشێنێتەوە. لەبەرەوەی هەردووکیان زیان بە فەڕەنسا دەگەێنن، ئێمەش بەو ئامانجە دەنگمان بە ماکرۆن نەداوە. لای خۆیەوە یەکێتی ئەوروپا لە سەرزاری کریستیان ویگاند وتەبێژ یەکێتیەکە بۆ کاروباری یاسا هۆشداریدایە فەڕەنسا کە ئازادی پیشەی ڕۆژنامەنووسی بە تایبەت لە ساتی قەیرانەکاندا دەستەبەر بکات. ئەو هۆشداری یەکێتی ئەوروپا دوای ئەوە هات کە بەپێی قسەی چاودێران پارتی کۆماری بەرەو پێشەوەی سەر بە ئیمانوێل ماکرۆنی سەرۆک لە ڕێی پرۆژە یاساکەوە کار لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی دەکات. لە نێو تەواوی پرۆژە یاساکەدا کە بە ئاسایشی گشتگیر ناسراوە مادەی 24 ڕوبەڕووی ڕەخنەی ڕۆژنامەنووسان و کەسایەتیانەی فەڕەنسا بووەتەوە. مادەکە بڵاوکردنەوەی وێنەی ئەفسەران و پۆلیس لە کاتی کار و دەزوەردانی ڕێخستنی ئاسایش و هێمنایەتیدا لەلایەن ڕۆژنامەنووسان و ڕاگەاندنەکانەوە قەدەغە دەکات. بە پێچەوانەوە ڕۆژنامەنووسەکە بە 1 ساڵ زیندانی و 45,000 دۆلار سزا دەدرێت. هەفتەی ڕابردووش کە یاساکە لە ئەنجومەنی نوێنەران گفتوگۆی لەبارەوە دەکرا، هەزاران ڕۆژنامەنووس و یاساناسان و ئێلەک زەردەکان ناڕەزاییان دەربڕی. پرۆژە یاسای بنەبڕکردنی جیاخوازیش ماوەیەک پێشتر لەلایەن حکومەتی فەڕەنساوە ڕاگەیەندرا و بەرپرسانی ئەو وڵاتە دەڵێن ئامانج لێی پاراستنی کۆماری فەڕەنسایە لە هەستی جیاخوازی. ئەمە لە کاتێکدا جگە لە موسڵمانان بەشێک لە بیریاران و چاودێرانی نێوخۆی فەڕەنسا پرۆژە یاساکە بە مایی مەترسی و داپلۆسینی هەر جۆرە گوزارشتێکی ئاینی لێک دەدەنەوە. بە نمونە سەرەتای مانگی ڕابردوو ئۆلیڤیە ڕوا توێژەر و مامۆستای زانکۆ لە فلۆرانس لە وتارێکدا بەڕوونی ئەوەی وت کە ئامانجی سەرەکی حکومەتی فەڕەنسا لە پرۆژە یاسای جیاخوازی ئیسلامە، بەڵام لەبەرەوەی ناوترێ یاسایەکی تایبەت دژ بە ئاینێکی دیاریکراو دەربکرێ، یاساکە بە گشتی دەنووسرێ، بەڵام لە نێوەڕۆکدا مەبەستی یەک ئاینیشە.